سڵاتان لێ بینەرانی خۆشەویست من عیمران ئەمیر نازانم بڵم خۆشحاڵم یان دڵتەنگم لە ئەڵلقەیەکی تری خەمگین و تراژیدیا بەیەوەی خۆشەوی شاد دەبمەوە ئەمڕۆ لە بازاڕێکم کە چەندین بەرنامەم لێ کردووە چەندین بەرنامەم لێ دەکرد و خەڵک خەریکی بازاڕکردن و خەریکی فرۆشتن و پیاکردنی بژێوی ژیان بوو لەم بازاڕەیە بەڵام ئەمڕۆ بەداخەوە لە دوێنێکەوە هەولێر بە تەواوی ڕەشی پۆشیوە لە دوێنێکەوە سەعات 3 شەو کە دنیا هێشتان تاری بوو هەولێر ڕەشی پۆشی و ئێمەش لە بەرنامەکەمان ڕەشمان پۆشی چونکە ئەمڕۆ ئاگربەر بۆتە بازاڕێک کە خەڵکی فەقیری تا بوو خەڵکی هەژار لێرە بژێوی ژیانی منداڵەکانیان و خێزانەکانیان دابین دەکرد بەڵام ئەمڕۆکە کە دەیبینین تەواو ئەم بازاڕێە ڕەشی پۆشیوە و بازاڕەکە سەرتاپەی ڕەش بووە و هیچی بە سەلامەت تێدا دەرنەچووە بۆی ئەمڕۆ من لەم بازاڕەیەم و دەمهەوێت لە خاوەن دوکانانیان بازاڕێە بپرسم ئەو زەرەر و زیانانی بەریان کەوتووە چەندە داواکاریان چییە لە حکوومەت ئایا چێ هۆکاری سەرەکی ئەم ئاگرکەوتنەیە بووە و هۆکاری ئەم ئاگرکەوتنەوەیە بۆچی دەگەڕێنەوە من تاوتوێی ئەم بابەتانە لەگەڵ دوکانداران دەکەم و خەمی ئەوان و چیرۆکی ئەوان لە ڕێگەی بەرنمەکەی ئێمەوە ببیسن با بچین ئەم چیرۆکە تراژیدیانەتان بۆ بگوازمەوە بزانین هەر تاکێک لەم دوکانەیە چەندی زەرەر پێکەوتووە فەرمون لەگەڵمان دابن كسام همو روجي هيجين هاجين منو كسام همو روجي یارمەتیمان دەدەن خانی دەکەن و بۆمان پاک دەکەنەوە بەڵام بەعکسەوە هەموو دوکانەکانە ڕوخاندووە ئەگەر لە دوکانەکە من دوور بوو عریق لێ بوو بەخوای لە سەزاد دێ گوتم کاکەوەرە بیخۆژن دەرێ ئاو پێنج دەڵێن هۆکار شۆردی کارە بێ بە قسە بەس کەس باوەڕ بە قسە ناکە شۆردی کارە بێ سبەینی قایم قاماتی هەندە قسەی پێبەی سەکانی هەمووی جێ گومانە و باوەڕمان پێی نییە بە قسەکانی کورسی دانیشتنە لێرە کورسی دانیشتنەوەی مایتەوە لە بۆ من لەو ئەوە کورسەکەم ئەوە تااو سێ پشتی خۆکەوە مردنە هەموو دەقە من سریەکە مەمرم من ئەمڕۆ کە لە ماڵ دەرچوومان چەند ساڵتە بڕواکەی احتیمالە پێت بڵێم ئەو من 4 ساڵە لە بازارە ڕەنجە کێشم بەیانی نەماڵەوە دەرچوومە کوڕەکە مەڵێ بۆ چۆچی تەڵێن باوەچم دوکانەکەم نەموتەوە باڵم سوێن لێم ناکرێ خاوەنینان لێم ناکرێ هەنایەکێم فەنگاوەتە ئێستا تۆ خاوەن دوکان بووی لە لەنگە بەڵێ بە قوربان ئێستاوە خەریکی چی نازانە بینم شۆفەر و شتی لێ و بە حساب یارمەتیمان دەدەن بۆمان خان دەکەنەوە بەڵام بەعکسەوە هەموو دەڕوخێنە لێمان یعنی من بڵێ 13 ساڵێمە دوکانمان لێرەیە ماقونێ بە 13 ساڵ ئێستا بێن شۆفەرێکمالۆ لێدەن معنە هەیەەوە هیچ معنە تەواوی دوکانەکە سووتەوە بەڵێ قوربانجان 4 دوکانە بۆ هەر 4 دوکانی سوتاوە هیچی بە سەلامەت تێدا نەبوو هیچی دەرنەچوو نەخێر بە حەزەکەی بە چای خۆتان ببینین دوکانەکەی من ئەلە ڕاستەشەوە شۆفەڵەکەی لێ دەداتن ینی ئەو شۆفەرە لەلایەن شارەوانیەوە هاتووە بۆی ساز یارمەتیمان دەدەن خانی دەکەن و بۆمان پاک دەکەنەوە بەڵام بەعکسەوە هەموو دوکانەکانە ڕوخاندووە ئیزنیان لێ وەرگر لە کاتی ڕوخانەیان لە کاتی بەس گوتی یارمەتیان بۆتان پاک دەکەینەوە و نۆژەری دەکەینەوە بەڵام ئەو نۆژەنکردنەوە نی هەمومان بۆ دێن نەخوارێ بەڕاستی ئەوە داواکاریتان چییە وەکو زەرمەندی سەرەکی لەم سووتانەیە داوامان وایە لە حکوومەت تێرێم کە بێ بەهانە ئەو خەڵکەوە بێ ئەومە دوکاندارە کە زەرمەند بووە بێتن بۆمان نۆژەن کاتەوە یارمەتیمان بدا قەرەبووی ئەو دوکاندارم کاتەوە لەبەرەوەی لە خۆمەوە هەموو دوکاندارەکانی برادری خۆم هەمووی زەرمەندەشی یەکجار زۆر بووە هەمومان 13 12 10 ساڵە 15 ساڵە کار دەکەین لێرە هەمومان سفر بووتینەوە بەڕاستی بە حەقەت هیچمان بەدەستەوە نەماوە ئێستا لەگە یەکێک لە خاوەن دوکانەکانم کە دیارە بەشک لەو دوکانانە هیەوە تقریبان کامە دوکانی تۆ بوو لەو دوکانی منە سێ دوکانە بڵێن سێ دوکانەکە خۆی یەک دوکانەکە کراوەتە سێ
کاتێ نەماندا سعات سێ هاتینە ناو دوکانەکان ئاگری لەوە ئاگرەکە لەو سەر بوو کەچی مرۆ هاتوونە شارەوانی هاتووە ئەڵێ ئێرە هەڵ خاوێن مەکەن ئێستا خاوێنەکەنەوە کەچی ڕاوەستان بۆ ڕۆژی جمعە کا شارەوانی هەیە ئاگرەکە لەو سەردەست پێن لە سبەیەوە کاکەناڵە من بە حەفارە نایەتە ژرۆ بە ئاسەواری ئاگرەکە بزانین لە چی جێگاکە هەڵچووە کەچی ئەو جێگای کە ئاگرەکەی لێکراوە حەفارانێنا هەڵیان کرد بێمە هەڕەشەی دەماچەمان لێدەن لەسەرەوە هەندێک عقاراتیان هێوانەی کە دوکانیان هەیە خاوەنی مڵکەکەن ئەڵێ کاکە با بێن خاوێنیکەنەوە زەرێریان نەکردو ئێمەی کرێکی زەرمان کردووە ئەوەی بگرێت لەو بازار هەمووی کرێکیە خاوەنی مڵک هیچ زەرری نەکردووە چوار دیوارەکەی خۆی ماوە دێ سوبغی ئەکاتەوە هیچ کێشەی نییە ئێمە ماڵمان ڕۆی ئێمە کاکە دێڵادەی بابێ حکومەت دوو دەفتەرم باتێ بە قەرز منیشی خۆمەکە ینی ئێوە ئیزنی پرسیوەتان پێ نەکرێکە دوکانەکان تێک دەنیان تێک نەدەم یەکسەر ڕاستەوخۆ هەمویان تێدا شۆفەر و ئەفارەکان هێنە ژوورەوە پێشی هەفتێک بێمایان کاکەوەرن ئاگرکوژێنەوە دانە لە دوکانەکانتان ناویان پڕ کردینەوە کەچی ئەگەر من ئاگرکوژێنێک لە ناو دوکانەکەمە 3 کیلۆیە وانە ئەو ئاگرە گەورە بە چێکوژێتەوە ئەگەر تۆ لێراکە کارمەندێک نەبێ سێ شەو ئێمە گەشتی نێراکە کە چوینە سەرەوە تەنکەری کرد لەو سووسەیە پێڵێن کاکە بچۆ ژوورەوە ئاگرەکە بگژێنەوە ئەڵێ من ئەمرم پێ نییە ئاوشی تێدا نیە دوو تانشە ئاکەشی کرە سەر ئەوە ئاموتەکەش لێرە ڕوخ کەڕماوە دوو ئاگری ئەو بەرەژێ ئێمە چەند کەسێک کوژانمانەوە هەینە یەشتیان ماڵی خۆمان دەرکەین ئەمان توانێ هەر هیچ نەبای 25 جوار قەت دەرکەم ناو دوکانەکەی خۆم چەند وەرەقەشا لە نێو ئەوە کەتەوە دوکانەکە شایەتی هەموو دوکاندارەکان هەر هەمویان دەزانێت ئیش ئێمە هەمووی پەردە و قماشە بڕواناکەم هیچ دوکانێک لە دوو دەفتەر یعنی لە دوو دەفتەر تا 8 دەفتەری تێدا بووە ئەو قماش فرۆشانە ئەترەوە بە شایەتی هەر هەمویان چاکەزانن ئەتر مام سەمەداوەتە بڕواکە بە 11 دەفتەری تێدەبەوە ئەو خۆ هەموو بازار دەزانێت هەمووی مام خالیدا ئەوە حاجیە هەمویان بڕواکەی هیچی تێدا دەرنەچوە کامیرەمانێت تەسویرمانێ پێش وەخت دوکانەکانە بینیت چۆن بووە ئەو کات هیچمان بۆ ناوتەوە تا واز لە ئاسنەکەش نیانێن ئاسنەکەشیان فرۆشت ئاسەواری ئاگرەکەشیان شاردەوە کەسش تێ ناگام ئێوە پرسیتان بە ئاسەوارەکە ببینەوە بگەڕێن بە دوای ئاسەوار دوێنەکە کاکنەچروتی دەبێت لجنەیەک بێتەنا ئەو خەڵکەیە بزانێ ئەو ئاگرە لە چیەوە بوانە بوو ئێکەچی معقول نییە ئەمڕۆ هاتوونە ئەو جێگە ئاسەوار هەمویان هەڵگرت ئێکاکە کووا حکومت بابێ بزانن بانێڵن کاکە ئەوە حکومیە بانێڵێ ئەگەر ئەهلیشە بانێڵێ ئەو زەرەرەی بەرتۆ کەوتووە نزیک چەندە 6 دەفتەر دوکانی چیتە بوو شاشەکە وڵای ژنان و مندارانمان دەفرۆش هەر یەک تاکم بۆی دەرنەسوو بیانەکەی پێ سعات 5 هاتم ئاگر لە دوکانەکەی من دوور بوو حریق لێ بوو بەخوای لە سەزاد دەی گوتم کاکەوەرە بیخژن دەری ئاوم پێ نییە باش ئەو حریقە من لە هەر یەکێک دەپرسم دەڵێ ئاوم پێ نییە باشە بۆ نەدەچوو ئاو نێنێ بۆ لەوێ وەستاوە بوو یعنی من زوو گەیشتمێ ئاگر لە دوکانەکەی من زۆر دوور بوو گوتم کاکە دەتو وەرە بێنە سۆندەکە بێنە ڕاکێشا لۆ ڕاوەستای دەرێوەڵە ئاوم پێ نییە ئیشتوا هەیە یعنی ئەگە هات بە بەس دوو تەنکەر هات بە دوو تەنکەر یعنی ئەو زەرێرە بەر ئەو خەڵکەی نەدەکات کۆنتترۆلی ئاگرەکەی دەکرا بەس تاخیر هاتن زۆر تاخیر هاتن بەقەتی کە ئاوی پێ نەبوو لەوێش وەستا بوو جوولەی ناکرد بۆەوەی بچ ئاو بێنێت هەر زیهازەکەی پێ بوو بە تەنیا بوو یان هیچی ناکرد ڕاوەستا بوو بەڕاستی یعنی هەر دانیش بوو لە سەر ڕەسیفەکەی کۆفتەرانی هەڵیان ساند بۆ کاکە ئەوە درەنگ بوو زۆر دەنگ ئەم بیانەکەی زوو هاتین ئەگە زوو بە هاتبانە یعنی کۆپتەری سیستفادە هەبوو حیز هەوەچی بۆ ڕژوو دێ ئەو وەختی دوکانەکەم بۆ ڕژوو ئەو وەختی دێ ئای پێدا دەکە با قەدنی ئەو وەختیش نابانێ وەچی هەمومانەکە مستەلوز دێ کرێکی بووی تۆیان دوکانی خۆ دوکانی خۆم بوو بەس بای 6 دەفتەر زیاتر بێ کەمتر نەبوو ئەشیاکەم بەڕاستی مشکلەمان نییە بەس بێ زوورمان لۆ خاوێنکەینەوە چاپ بکەین و تەواو بڕێتەوە خێریە دەگاتی ئەو ڕاستێکە لێگەڕێ چاپ بکەینەوە ئێستا نازانم شۆفەر لێرانە شۆفەرانە شۆفەر ئەهلی سپەینەکانی ئەلێرە بوو ئەوەی هەموو هینە خاوێنی کردەوە ئێستا حکومەت هات شارەوانی هاتگۆی دەبی ئێرش زبرەکەش خاوێنکەوە لەسەر ئەو ئاسنەیان ئاسنەکان دەبی بچی لە جێژی دانەی حکومەت پارەت داتێ تێگەیشتی ئەهلی ئەوەندەیە ئەو ئاسنە پارە دەکات تەنی بەدی وەرەقەیە کاکە يعني لەوێەوە ئەهلی دەیبات لەو لاش حکومەت ئەوە حکومیە ئەو حکومیە هیچ زیزن لە دوکاندارەکانی زۆر نەگیرە دوکانداری چه حالی چه دوکاندار ئەو دوکانی ئەوڕام ئەو دوکانێ منە وەڵی دەری شوشە دەری بووک بوو بە 6 دەفر عشە دەدا بوو ئەو دوکانی منە ئەوە بەخوای باە 6 دەفتەر هیچی بە سەلامەتی تێدا دەرنەچوو والله شرطة فامل علاقة من بريا باي يقدر زمنا بريا أو بعض نوع معظم اللي يشتاين هم اللي وقتنا اللي أتا
شش دفتر هنا دەفرۆژێتەوە والله يا من داخلياتي پیاوانە بوو ویژدانیشم هەبوو بوو کەمالیاتم هەبوو لێرە مێزەک ئەو شتانەمان هەبوو هەمومانەوە سعب ئەو کاتی هاتیە تو سوتا بوو بەرێ من هاتم سوتا و سعات 4 تەقل و قادەوە بەس ئەو کاتی سعات 4 هاتم ئێرە نەسوتا بوو ئێرە ئەو سێ چاکوانەیە مامۆ ئەو بەری سوتاگە نەباینە تۆش دوکانە سوتا لێرە چ لێرە ئەو برادرە سوتایە ئەوە سوتایە دوکانی كسام همو روجي هيجين هاجين منو كسام همو روجي یارمەتیمان دەدەن خاوێنی دەکەن و بۆمان پاک دەکەنەوە بەڵام بەعکسەوە هەموو دوکانەکانە ڕوخاندووە ئەگەر لە دوکانەکەی من دوور بوو عریق لێ بوو بەخوای لە سەزار دێ گوتم کاکە وەرە بیخۆژن دەرێ ئاو پێنی دەڵێن هۆکار شۆرتی کارەبایە بە قسە بەس کەس باڕ بۆخسێ ناکە شۆرتی کارەبایە سبەینی قایم قاماتی هەندە قسەی پێبەی سەکانی هەمووی جێگومانە و باوەڕمان پێی نییە بە قسەکانی کورسی دانیشتنە لێرە دانیشتنەوەی مای تێوە لە بۆ من لەو ئەوە کورسەکەم هيجين هاجين جياني ئەوە تاتا سێ پشتی خۆکەوە مردنە هەموو دەقە من سریەکە مەمرم من ئەمڕۆ کە لە ماڵ دەرچوومە چەند ساڵتە بڕواکەی احتیمالە پێت بڵێم ئەو من 4 ساڵە لە بازارە ڕەنجە کێشم بەیانی نەماڵەوە دەرچوومە کوڕەکە مەڵێ بۆ چۆچی تەڵێن باوەچم دوکانەکەم نەموتەوە باڵم سوێنکە لم ناكري خوانينا لم ناكري هنايكم فناوتا دينو قرون تۆ دوکانداری لێرە بەڵێ کامە دوکانی تۆ ئەوەی کە دەیبینی بەڵێەوەی چەنە زەرەر پێکات تقریبان لەم ئاگرکەوتنەوەی زەرمان نەکرێت چکە پێش وەختا شەیەکەمە قوتا کرد پێشەوەی ئاگاکە بە تێرانە ئاگرەکە لەو نێو بە قوتابڕان کردە شەیەکە بەس جیران و شتەکانمان ئەشیانم سوستاوە بە خۆتان قوتارتان کردیان وڵار بە خۆمان کەسیکە نەبوو چەندتان تقریبان زەرەر پێکەتەرەوە دوکانەکەی کە دەیبینی ئەشیاکە خۆی بووە زەرەر چکە بردمانە سەرزادەوە تا لە سەرزادە بارانی لێدا و شتەکە تەڕوو بەڵام وەک سوستان نەسوتایە وەکستان نەستا ئەی جیرانەکانت ئەوە بای هەفتا وەرەقەیە شاینەوە یەکشی بۆ دەرنەچووە ئەوە ئەوانی تر هەمووی هۆکار چی بوو تۆ بەیانەکەی زوو لێرە بووی هۆکاری ئەم ئاگرکەوتنەوەی بۆچی ئەگەڕێنەوە برا جوانەکەم هەر کەس قسەش دەکات دەڵێن هۆکار شۆرتی کارەبایە بە قسە بەس کەس باڕ بۆخسێ ناکە شۆرتی کارەبای بیت چکە شۆرتی کارەبای ئەگەر مەسەلەن لە دوکانێکی ئەو بەرەوە بێ بەلایکەمی 10 ساعت دێت تا 15 دوکان تێپەڕدەکەوانە بەچی گەیشتە ئەو بەری کە ئێستا بە پێیان بڕۆم بە چارەکێک ناگەم ئەو بەری ئەخەوە ئاگرە بەچی گەیشتێ ینی زۆر چەندی بەیانی لێرە بووی وڵی من تاخیر هاتم بەس ئەوە گەوانەکە قسەیان دەکە شایەت حالەکان کە لێرە بوو سەعات وەختی ئاگرەکە دەڵێن ینی شۆرتی کارەوە بەس باوەڕ ناکرێت قسە داواکاریتان چیە وەکو زەرر مندانیان دوکانانە کاری ئەگەر بکرێتەوە چکە بڕوا ناکەم ئەو پارێ بدرێتەوە چکە هەیە 3 دەفتەر هەیە 2 دەفتەر هەیە 6 دەفتەر و 8 دەفتەرم 22 دومن چواردەوری منن وەکەوەی کەم بیزانم ئەو پارەی ئەگەر بدرێتەوە شتێکی چاکە بەس هیواتان هەیە وڵی ناوەڵە چکە خەڵک معاشی نادرێت دەست 3 دەفتەری بێک جا بدرێتەوە شتی خەیاڵی ئەوە ئەوەی کە لەگەڵ لە زەرمەندانیم سووتانێ و ئاگرکەوتنەوەیە تۆ چەند زەرەر پێکەوت و کامە دوکانەکەی تۆیە وەڵی ئەوە دوکانەکەی مەیە هەمووی زەرەری تێکەتیا ئەوەی هەمان بۆلنا ئەو دوکانەیە ئەوە 2 ڕۆژ ئاگری تێبەر بە بازار لەنگەی هاتا ئێستاکە مەسوولەکی یعنی هاتیینە قایمقامی و لێرە هاتیە بەس قسەی پێ بووە عملی پێ نەبووە هیچ وعدیان پێداون ئەو عادەکانە هیچ جێسیقینیا هیچی جێبەجێ ناکرێت لێ عقی وەیە سەرۆکی حکومەت سیربان بارزانانی هەمووی لە دەستەویە ئەوان ئەم کارتۆنیە بێتە سەرخەت ئەگە قەرەبووی دوکاندارەکان دەکاتەوە بابی کاتەوە
ئەگەر نایکاتەوە مەقسەد تێکدا نەبا بەڕاشکاوانە پێمان برێتن. ئەنی ئێستا گومانتان لەوە هەیە جگە لە قەرەبوو کە دوکانەکەتان بە یەکجاری تێکدەن؟ وەڵای لە ترسیان دێ ئەو گومانەمان لە مێشتی دروست بۆ چکە وعدەکانیان هیچ وعد نییە ئیعلامەکانیان بەخۆیان مەسئوولەکان پێشتر لافاوە گچکە لە لەنگەیدا هەتا سەرۆکی یارێ متاتە ناو بازاڕی لەنگەی سەرۆکی حکوومەتدا دەوت جارە و ئاگرە گەورەی تێبەروە لەنگە بە حیاتی زەرەرە چێوا گەورەی بەبەر نەکردیا ئەو بازارە هاتا ئێستا مەسئولەکی یعنی ئەوە وعدە چێوا بە 100% پێ نەدایندا تعویزمان بکەنەوە هیچمان نمامە. قوربان دوکانەکەیمە کەمالیات بوو زیاتر کەمالیاتی ئافرەتان بۆ ئەوی برایەکەم ئەوەی دواوە شەری برایەکەمەوە دوو دوکانە ئەوەی تریشانەوە سێ دوکانمان لێرە بوو هەرسێکی کرێتی برا لێرە دوکانتانە بوو لێرە دوکانمان هەبوو هەرسێکی کرێتیە ئەوە زیاتر تقریبان بای والله بای سێ زیاتر تێدا بوار ئەو دوکانیان بەس بێزگەلەوەی دواوە ئێستاوە بڕۆن لە دویشتە سیۆری کەم یعنی ماشەڵا شەک هیچ دەرنەچووە تەنانەتە دوکانەمان تۆزێک دەرچوان ئەویش ماشەڵا هەمووی براوە پێکرا و خلاص هەمووی بزر بوو زیاتر نیوەی زیاتر بزر بوو ئەنێوە سێ برا زەرمەندن لەم سووتانە ئەمە سێ برا لێرە هەرسێکی کرێتی هیچیان دوکانەکەی خۆنی هەرسێکیان زەرمەندی لەو دوکانانە هیچمان نەما هیچ خلاص کۆتایی پیاد یانی چمایە سێ دوکان عشایی ئەو پارەی هەتەوەی قەردەکان قەرداری دوکاندارین لە جملا هەرچی هەیە هەمووی هەر ڕۆی تۆ باشە نزیک چەند دەفتەرتان زەرەر پێکەت بار سێ براتان بۆ خوای بەس بە تەواوی نازانم بەس ئێستا بەس ئەو دوکانە سێنی تێدا بۆی ئەویان زانتا بوو لە دواوە زانتا و عشایی مەکتەب و زانتای ئافرەتان و کۆڵ و ناتوشیانە بیانی گۆریۆشیەوە بۆیش تقریبان دەفتەرێک زیاتر بوویش چیت هەڵواسی بوو تۆ لە بەرلەوەی ئاوا کەمالیات بوو کەمالیاتی ئافرەتان بۆ جا گوارە بوو تۆقە بوو یعنی هەموو خەناوکە بوو باز نەبوو ئەو دوو مێز بۆ مێزە بەخۆی تاواوە ئەو دینگە هەو مێزان هەریسەوە تقریبا هەرەوە بای 6 هەفتارەکە لەسەر بوو ناو مێزەکەی ئەوە مەغزان بوو ئەوەشیان هیچەوە دەبینی ها مەغزانەکە بۆ سەرێک یعنی بەمووی تاوایتەوە هیچ شتێکی ساقی تیان نەما سوبحان الله دەرجێکی نەچۆ دەرێ یەک دەرزی چیە نەما بێ دەرێ بەس یعنی بەڕاستی هەمووی کەمتر خەمی حکومەتیەوە یعنی معقولە تو هاتیە حریقە لێرەیشی کردیە لەو بەری واگر نەفەرە لێرە بوو شاید حاڵ گوتی پێم بۆ گوتی ئاگرەکە نەپەڕی بۆ لێ گوتم لێ دە بە ئاگرەکە نەپەڕتەوە گوتی گۆ نە سۆندا ئەومان پێێنێ نازانامتەوە تەقیە و گوتی بەجێ هێشتڕۆ یەگە نەخۆی ئاگرەکە نار بۆ بەرێ ئەنە ئاگرەکە لە چۆ دەستی پێکرد سەرەتا ئاگرەکە لە هەموو لایشاتی کەس نازانی هەرچی بێتن هەمووی درۆ ئاگرەکە دەرێ عڕاز گوت لە چلی هەبووە لە سەتی هەبووە لێرە لە مزگەفتی هەبووە لەو لای دەچوی هەبوو لە ساحی ئاگرەکە بە یەک جاری هەمووی گرتیە قەت نەمزانێت لێرە ئاگر دەگریتن فەرع دەڕاتن بەس نەمزانێت هەموو لەنگە بە جارێک بکتە ئاگر شتیوا قەت نەبوو یانی بڕات بۆ هەیە کە دەڵێن شۆتی کارەوەیە نامازان یعنی بەشە هەمووی ئەوەی بۆچنی خۆرەدی کەسێ ناگە بەس ئاگرەکە زۆر بە شدت یعنی هەمووی گرتیە بە جارێکی مشکلەکەی مە لەوەیدا خۆی ئەگە فەرع ئاگری بگری لە چلمەتریش قورتار دەکرا یعنی معقولەت لە سەتی ئاگر بگری چەند مەسافەیەکا کە 30 دەبووە لە سەتی لە چلمەتری عشا قورتار بووە کول لە سریش گرتی کول لە سەتی گرتی یعنی لەلایەش هیچ ئەوە هەموو جێگای گومانە بۆ ئێوە وای گومان هەیە بەس چ دەکەی کاری خۆشە خەریکی چی ئێستا بینم وڵا خەریش چینە هاتین لە دیاردا دەنیش تماشا شتە سوتاوەکەمان دەکەین زیاتر لە ماریچمان نەما دەبێن تماشا شتە سوتاوەکەم بکەیت تافات چی دەکەن چی لێ ناکەن و خلاص ئەوەی کە لە دواوەمە دەیبینن دیارە صاحب دوکانەکانن جگە لەوەی تەواوی دوکانەکانیان سوتاوە شارەوانی هاتووە دەڵێ ئاسنەکانتانیش لێ دەبەم و ئاسن و ئەو پێداویستیانەش دەفرۆشین بەبێەوە هیچ پرس بەوانکەن تەواوی دوکانەکانیان ڕووخاندون و شۆفەر و عفاریان هێناوە و لە دوکانەکانیان داوە بەڵام ئەوان هیچ ڕەزامەندیەکیان نەفەرمووە لەسەرەوەی کە دەبێ ئەو دوکانانەمان ئاخۆ ئیزنێکیان لێ وەرگرن و دەڵێ بەشێک لە لەنگە لەولاوە خەریکی ئەهلیەکان دەیبن و لەولاوەش حکوومەت هاتوو ئاسنەکانیشیان لێ دەفرۆشن بەبێەوەی ڕەزامەندیەک لەوان وەرگرن من دوکانداری زیاترتان بۆ وەردەگرم لەگەڵمان بن ئەخۆ بزانین ئەو کێشەیە چی ئێستا کە ڕێگەیمە لە ناوین و ئاسنەکانیشیان خەریکە لێ دەبن بەبێەوەی پرس بەوانکەم بەزنیە دوکانەکانیان سووتێنراوە زیاتر جەنجان دەسووتێنن لەگەڵمان پەیامی زیاتری هەوڵاتیان بۆ ئەوەی خۆشەویست دەگوازینەوە كسام همو روجي هيجين منو كسام همو روجي یارمەتیمان دەدەن خاوەنی دەکەن و بۆمان پاک دەکەنەوە بەڵام بەعکسەوە هەموو دوکانەکانیان ڕووخاندووە ئەگەر لە دوکانەکە من دوور بوو عریق لێ بوو بەخوای لە سەزار دێ گوتم کاکەوەرە بکوژن دەرێ ئاو پێنج دەڵێن هۆکار شۆرتی کارەبایە بە قسە بەس کەس باڕ بۆ قسە ناکە شۆرتی کارەبای
سبێنی قایم قاماتی هەندە قسەی پێبی قسەکانی هەمووی جێگومانە و باوەڕمان پێی نییە بە قسەکانی کورسی دانیشتنە لێرە دانیشتنەوەی مای تێوە لە بۆ من لەو ئەوە کورسەکە هەڵدا هەیژین هاژین ژیانی ئەوە تاوە سێ پشتی خۆکەوە مردنە هەموو دەقە من سێرەکەم ئەمرم من ئەمڕۆ کە لە ماڵ دەرچوومە چەند ساڵتە بڕواکەی احتیمالە پێت بڵێم ئەو من 4 ساڵە لە بازارە ڕەنجە کێشم بەیانی نەماڵەوە دەرچوومە کوڕەکە مەڵێ بۆ چۆچی تەڵێن باوەچم دوکانەکەم نەموتەوە باڵم سوێنکە لێم ناکرێ خاوانینان لێم ناکرێ هەنایەکێم پەنگاوەتە دین و گەرۆ وەکو مادی ینی پارە نزیک چەندە زەرەر پێگەیشتووە لەو 4 دوکانێکە سوتاوە بەڕێزمە تا 12 دەفتەر من ئەشیام هەبووە ناو دوکانە هەموو تێدا سوتاو هیچم بۆ دەرنەچووە هەمووشی بە وەسڵ هەیە قەرزاری خەڵکم قەرزاری بازارم هەموم سوتاوە بەڕاستی هیچم بۆ دەرنەچووە تا ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار وەکو حکوومەتوانە سەردانیەوەیان کردووە وەکو زەرمەندانی ئەم ئاگرەیە هاتوون بە سەیری وەزعەکەیان کردووە و هیچ بەڵێنێکیان پێ نەداوین تا ئێستا هیچ بەڵێنێکتان وەرنەگرتووە نەخێر هیچ بەڵێنێکمان وەرنەگرتووە ئێستا لەبەر چاوی خۆت دوکانەکە دەڕوخێنن هیچ بەڵێنێکت پێ نادەن کە بۆ چاکەنەوە یان قەرەبوود بۆ بکەنەوە دەڵێن ئێمە دەیڕوخێنی سەر لە نوێ بۆتان دروست دەکەینەوە ئایا سەر لە نوێ ئەوە بە چەند ئەوە زوو بۆمان قیت دەبێتەوە نەخێر ئەوە مەبەستیان وێ بۆمان بڕوخێن و بڵێن کاکەرکەسە بۆ ماڵی خۆی هەرەوەندە هیچ کە لە گۆڕێنە تۆ لە نێو دوکانەکەی خۆت سەلامەتیت ئاگر کوژێنەوە ئەوانت ینی لە ڕووی کارەباوە دوکانەکە مەزبوط بوو پێ دوایە شۆتی کارەبا هۆکاری سەرەکی و هەموو دوکان سوتانەیە بێت نەخێر هۆکاری شۆرت نەبووە لەبەرەوەی بۆ بەڕۆژ ڕووی نەدا بۆ لە سەعات 3:30 شەو ڕوودەدا بۆ لە کاتەکانی کە ڕووی نەدا ئەوەز ئەوەی یەک دووش ئاگر کوژێنەوە هاتووە ئاوی پێ نەبووە قوربانجان هاتووە دەڵێن بۆ ناکژن لە ئیزنم پێی نییە تۆ لە چەندی شەوە لێرە بووی من ماڵم نزیکە لە لەنگەوە سەعات 3:40 بوو تەلەفۆنیان بوو کاتێک کاتم لە هەر سار لەنگەوە ئاگر داتە ژۆرێ کاتێک کە چوو ماڵەکەی خۆم بەبەر چاوی خۆمە دەسووتا هیچ مەجالێک نەبوو بڕۆم هەموو ڕیزی دوکانی برادەرەکانم ئەو دەپەڕی بۆ دوکان دەپەڕ بۆ دوکان هەمووی دەسووتا چووکە دەڵێ شۆرتی کارە بووە بۆ معقول لە شۆرتی کارەبا لە 40 مەتری لە 100 مەتری لە یەک لا دەکرێن لە دوو لا دەکرێ خۆتان ببین هەر لە بدایەتی سەتیەوە هەتا ئاخری 40 مەتری هەمووی سوتاوە دەڵێ وەڵاوە شۆرتی کارەبا نەخێر شۆرتی کارەبا من زانیمە ڕێزێک دوکانێک دوو دوکان دە دوکان 20 دوکان نەک 2400 دوکان بسووتێتن نازانم چ بڵێم یعنی ئەوە بۆ حکومت بەجێ دێڵم حکومت بابێ خەمێک لەو هەوڵە خەڵکە بخوا بابە چای خۆی ببینێ بزانە ئەگەر شۆرتی کارە باشە بە حکومت بێتن کاکە بزانێ شۆرتی کارە بە هاوکاری مامکە بابێ قەرەبوو مام کاتەوە ئەدی حکومت بۆ چ حکومەتە بۆ داوای دەنگ لە ئێمە دەکا بۆ دێتەنە ئەو بازاری هەولێرە داتەش بازاری لەنگە دێگۆ دێەوە خەڵکی ئێمە نا ئێمە قەرەبوو ئەمە یارمەتیتان دەدەین پشتی ئێوەن ئێمە کاسبکاری ئێمن چیتان دێ بەسەر چاو دەباشە کاکە بابێن کە ئەو کەسانی کە لێرە سەوتمان پێدا و چوون بۆ پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی کوردستان کووا بۆ کەسمان نەبیت لەن لە گۆڕان نە لە کۆمەن لە پارتی نە لە یەکێتیت هیچمان نەبینی هەمووی ڕاستیتیانە لە قسەکانیاندا داوامان وایە کە بە زووترین کات بێن خەمێک لەو خەڵکە بخۆن ئەمە هەموو کاسبکاری فەقیرین کەسی دەوڵەمانمان تێدانێ کەسی مەسوولمان تێدانێ کەسی بە پرسمان تێدانێ داوامان وێ بێن کاکە یارمەتێکی ئەو خەڵکە بدەن چۆن یارمەتی خەڵکانی تردرا و لە شوێنی تش بابی خەڵکی مەشکاکە هاوکاریمان بکەن سوپاس کەسان هەموو ڕۆژێ هەیژین هاژین من ئەو کەسان هەموو ڕۆژێ هەیژین هاژین ژیانی ئەمڕۆ هیچ کەسی لایەنی پەیوەندیدار لە نێو ئێوە ئامادە بووە لە کاتی ئاگرکەوتنەوەکە من پێم وتی ڕۆزم کەناڵەکانی کەس تەسووریان کردووە لێراکە هەندێک کەس هەڕەشیان لێداین ئەوانەی کە عقاراتیان هەیە بە دەمانچەوە بە شاهینشن ئەوت ئللا دەبێ حەفارە بێتە ژوورەوە لەو جێگاشەوە کە ئاگرەکە سوودێنراوە ئەتر نازانین کارەبای هەرچێکە ئەو جێگایان هەڵگرت هەر شاردیانەوە هەمووی حەفارە هەڵگە ئەوتە بەشایەتی هەرموو بازار با بچن سێریکەن ئاگرەکە لێرەوە هات تۆ شوێنەوارەکەت بینی من شوێنەوارەکە ئاگرەکە لێرەوە دەست پێ کرد لەو ڕوکنەوە دەست پێ کرد چۆن بووی شوێنەواری ئاگرەکە فعلەنی شۆتی کارەبا بوو نازانم لەسەر عربانێک دەست پێ کردو ئاگرەکە هاتۆتە ئەو فەرەنج ئاگرەکە هاتێرە من هاتمە ناو دوکانی خۆم نەسووتێنراوە ئاگرەکەمان بۆ هاتێتە چوینە سەرەوە جەماعەتەوە
کاکەڤاڵ بۆ هەمویان هیچمان بۆ نەما کاتێوە پێتان کۆنتڕۆڵ ناکرا جەماعەتی ئاگرکوژێنەوە لێرە نەبوون ئاگرژنە پێڵێن کاکە یەکەم شت ئاگرژنە کە ڕێگای نەبوو بێتە ژورەوە ئەوە خەڵکەکەشتی دەرێنە بەس کە ئاویان پێ نەبوو سفادێکی دوایش ئاوەکەش کە ئەکراوە سەرەوە تا ئەو خەڵکەیە بڕواکە ئاەک بوو کە بەبێ دەرمان من خۆم چومەتە سەر ئەو دوکانانە بەس بە تانکی ئاو سەربانەکانم کردوتەوە هەمووی شکاندووە هاوارەکەم کەس نایەتە سەرەوە هەر ئاوەکانە کەسە سەرێمە هیچ هەر بەس ترایە کرد لەسەر ئەو خەڵکە هیچمان نەبینی ئەو کابرایشانە فێرساقیە بوو داواکاری چیە تۆ داواکاریمەوەیە قەربوومان بکانەوە ڕاستە خاوەن مڵک زەرەری کردووە خاوەن مڵکەکان هەموو شتێکیان ماوە لە جێی خۆی ئەوە دیوارەکەمەش یارمەتیان دێن ئێمە زەرمەندەکە خاوەن کرێت دوکانەکانت ئێستا بینین شۆفەر و حفارە خەریکی نازانم خاوەن ئێستا خەریکی چی ئێستا لێرە شارەوانی خۆیان ئینتیفاقیان کرد بیبەنە ساحەیەک لەیاکە بازرگانی لەسەر بکەن هەر باسی پارەکەشان لێرە کرد ئێستا من بەشایەتی هەمویان ئەوێت لجنە دێنین لە $2 کەمتر نادەینی ئەوە بەشایەتیان هەمویان ئێستاکە بە بەڵگەشەوەمە ئێستا باسیەکرێت معاملەی پارەیان کرد یعنی ئەو ئاسنە ئێستا کە بە سوتاویش فرۆشرا ئەی بن لە ساحەیەک دایانێن ئێستا کابرا نازەمان جومانە چیە لێرە قسەی دەکرد ئەیت لەو ساحەیە دەیفرۆشین بە $2 کەمتر دەتان دێنێ ئەو هەمووشی شایەت ئەو قسەش گوێرە بۆیەوە گەڕێتەوە ئەم پارەی ئاسن و ئەو پارەی ئاسنەمان ناوێ هیچمان لیان ناوێ بە ئەوەش ببان ئەگەر لێمان گەڕێن دەرمانکەرن دەری وڵات مەمنونیان دەبین داواکاری چیە لە حکوومەت لەو کەسان لایانی پەیوەندیدا حکوومەت بەڕاستی بازارەکەمان هەر وەکو خۆی لێمان گەڕن بە حکوومەت دیار هاوکاریمان بکە خاوێنکەن و خۆمان تەعمیلەکەینەوە نازم شۆفەر و حفارە بینم لە نێو بازاڕەکە سوڕێتەوە ئەم ئەشانە تێکدەمانە خەریکی چین ئیزنیان لێەوە وەرگرتووەکو خاوەن دوکان وڵا بەس هەر باخۆ ئەوگەر ئەوانە خایەنی کەنەوە ئێمەش خۆمان ساچکەینەوە بەعقەدەگە بە تەمای حکوومەت بخۆی بە 2 ساڵیت کەش ئەها بۆمان لێ ئەگەڕن نه بەس بۆمان ئەو ئاسن و ئانە لا ببن خۆمان لە عیسای خۆمان تەعمیلەکەین و سکەین نانی ناکرێمە ئینتزاری حکوومەت بکەین هیچ کەسی لایانی پەیوەندیدار وەکو حکوومەت وانە سەردانیان کردوون لەوە ئاگرکوژێنەوە حاڵیەوەیان پرسیوە ئەن هەرەوەیە کە لە میدیاکانیان بینە قایم قام هاد یعنی ئەوانە ئەو زەماعەتی عریقیش هەتا قایم قام نەهات ئیشیان نەکرد بەڕاستی کە قایم قام هات ئەو زە ئیشیان کرد قایم قامیش درەنگ هات زۆر درەنگات کەەوە چی هات هەموو دوکانەکان تۆ سەلامەتی پیشەیت لە نێو دوکانەکەت پاراست وەکو حریقتە بوو لە نێو دوکانەکەی خۆت کارەباکانت حکومت پێشتر ئەمە ئاگادار کردبوو کاکە بەسەند دوکانێک عریقێشی گسکدان بە استفادەی نیە ئاگرەکە بۆ عریقە گسکەی نەدەکوژاوە بەعقەد یعنی لە نێو دوکانەکەی خۆت سەلامەتی وەکو کارە باوانت تەواو بوو زۆر مەزبوط بوو بەحقەت کەیمە کارەبا پێنجاتی شوێنەواری و ئاگرکوژێنەوەی مابوو لەکوێ بوو ئەو کارەکەی چی بوو هیچ بە دیار نەبوو مهم لە دوکانەکەی من دوور بوو خۆی ئاگرەکە لە سەتی ڕادەستی پێکرد دوکانەکەمیان لە چلی بوو سەرەتی دەستی پێکرد دوکانەکە من لە سلمەتری نزیکە یعنی لێەوە هات دوور بوو ینی یەکزار ئەوهای نەگر بوو بەس بەڕاستی عریق هیچ مووقفی نەبوو بەڕاستی هیچ شتەچی نەکرد ئەو کاتی وەچی بۆ ڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ئەم ڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ئێستا دەبینی شۆفەرەکان لێرە ئیژەکەن و شۆفەرانە چین خەریکی چین هیچ ئیزنیان لێوە وەرگرتووە بەخوای پرسی هیچمان پێ نەکردرایە ئێستاکە شۆفەری ئاهلی هاتیارکە ئەو جەمەلۆنەی لۆ خۆی بباتن لۆمان خاوێن کاتەوە ئەوەی تێک چووە شارەوانی ڕایگرتێ بە پێی و معلوماتی ئەم نەیتم ئێستا ڕایگرتێ لێ نەگەڕایە یەکەیان دەرکردێ شارەوانی بەخۆی دێ ئێستا ئێرە ساغا ئەوەشمان لێ تێک دەداتن ئەوەی تێک چووە بارتەقای و ساغش بە قوربانی وی دەبیتن باشە تۆ ئەوە دوکانەکەی تۆ خەریکی چی بووی لێرە چی دەفرۆشت ڕۆژان ئێمە دوکانی جانتا و پێرایی بوو دوکانی لەنگەی بوو جلک و بەلکی منداران هیچمان نمایە پارچەی لێ دەرنەچووە نزیک چەند زەرەرە پێکەدەن بە نزیکەی لێرە چەند زەرەر وەڵی ئێمە دوو دوکان بووە دوکانەکەم لەو دیوی شریکی بووە ئەوە ئەوی ماشە بەتەڕ بۆ لەگە عریقی ئەوی دیش ئەو دوکانانە هیچ لە دەفتەرە چکمتر زەرەری ببەر نەکردێ بەڕاستی هیچت بۆ قوتار نەکرا لێرە تۆ دوکانەکان لەسەرەتایە ناوڵە یەک پارچە لێ قوتار نەکرایە ئەوی هەبوو هەمووی فەوتایە ڕۆیە لەو ئاگرێت قوتار بکرێ داواکاری چیە لە لایەنی پەیوەندیدار تۆکو خۆکو دوکاندارێک وەکو زەرمەندێک ئاگرێت داوایەکیان لێکەیت وەڵی داوا لە کەس ناکەم بەس داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم بەخۆی بێتە ناو خەرکەکەی قەنەعاتمان بەوی دێ هەمووی لە دەستەویە ئەوی دی هەموو کارتۆنیە 1 دیناری لە دەستنیا یەک وعدی پێ جێبەجێ ناکرێت غەیریوی ئەو بێتن ئەگە مەقسەدیتی دێتم بە وعدەکانی خۆی لێرانە پێمان برێتن قەنەعاتمان پێ بێتن یارمەتیمان بدە کاکە ئەگەر لۆشمان
یعنی ئەگەر شارەوانی ژۆماتچانەکە لۆماتچانەکە هەر کەسە دوکاندارە لە ڕاستە خۆی چاکەوان بەس زبرەکەمان لۆ فڕێدەن یارمەتیەکمان بدەن یعنی چاومان لەوەی نییە پارەمان بدەنێ بەس عەق خۆمان بدەنێ ئەو زبرانەمان لۆ فڕێدەن زبرەکانمان لۆ فڕێدەن ئەویدی لە سەشانی خۆمان کاکە بە خۆمان دوکانەکانمان تەعمیر دەکەین بەڕاستی بەزێ ئێستاکە هەموو شکمان لەوەیە بەڕاستی لە سبەینی قایم قاماتیە هەندە قسەی پێبەی سەکانی هەمووی جێگومانە و باوەڕمان پێی نییە بە قسەکانی چەند ڕۆژێک بووە خەوتی و بەو هیوایی سبەینە دەرکەی دوکانەکەت بکەوە ئەمشەو چۆن خەوتی والله جا کەس خەوی نەبوازام هیچ خەوکە پاشی چ خەو هەبی یعنی بژێوی ژیانت لەو دوکان دەربردەوە دەتخوات یعنی ئەوەش نەما سبحان الله هەندەشتمان لە سیل لە بۆ هات خۆزگەویش نەگەیشت بازێ ئەویشمان هەمووی دانا یعنی فەسلەکەش گۆڕا بەهۆی فەسلەکەیەوە خەرگ هەموو دوکانەکانی پڕ عەشیا کرد بۆ گە مانگێک پێش ئێستا ئەو هەنە دەستا بەس هەمووی دوکانەکان بە زۆی فەسلەکەیەوە یعنی دوکانەکانە پڕ عەشیا کردبوو ئارێ وەڵا چ بکەین بەتەمای خوای گەورە خوای گەورە داواکاری چییە تۆ داواکاری والله داواکاری مەوێ ئەو حکوومەتە گەشتێکمان لە بۆ بکات توێشی کارەگوت توێشی وعدەکانی کە نەبی دەکرێ و ناکرێەوە قسە ئەو میلەتە هەمووی فەقیرە هەمووی برسیە هەمووی کرێچیە یعنی بەخۆی دەزانی وەتی ژیان چەندەها هەزار نەفەر بێژ بکاکە دوکاندارت دەوێت جوملەچیت دەوێت سایاق تەکسیت دەوێت فرۆشیارت دەوێت یعنی بەلای کەمی 40,000 نەفەر لەسەر لەنگەی بێژ بووێسە ئەگەر داواکاریمە ئەوەیە گەر حکوومەت بێت و بەڕاستی تعویزەکی بکاتەوە ئەو مەمنونی نەشکاتەوە هیچمان پێ ناکرێت بەس هەر داواکاریمان شۆفەرانە خەریکی چین لێرە هیچ ئیزنیان لێ وەرگرتووە نازم خەریکی تێکدانی جەمەلۆنەکانن کاتێ بوو گوتیە من ئاسنەکان دەبام لە بۆتان خان دەکەمەوە و ئاسنەکان لە بە خۆم دەبەمەوەی دەکەم بەس ئێستا تقریبا 5 دقیقە دەبی شارەوانی هات گوتی ناوە ئەویان بەڕێ کرد گوتیان ئەنگۆیش مەکەنەوە بە خۆمانیش دەکەین ئیشی شارەوانیش بەخۆی لەسەر خۆیە ئەو زە نازانێت سوبحان الله بەتەواوی لێمان تەخت دەکەن دیار نییە لۆمان چا دەکەن هیچ دیار نییە گومانتان لەوە هەیە بێکجاری لێتان تەختکەن و شوێنتان بگوازنەوە ئەو بۆچوو نەشەیە دەڵێن وە نییە بەس ئەو بۆچوو نەشەیە خەرگ لەوەش دەترسی ئاگاداریەکیان پێشتر بۆتان ناردوو وەکوێوە سێ دوکانتان هەیە لەوەی کە بەس بۆ خۆی یەک شتیش کە ڕاستی تێدابی وازام دوکاندارەکانش هەموو شاهیدن دەڕۆژ نابی وە جەماعەت دەڕۆژ نابی یعنی معقول لەو هەموو سارەی دەڕۆژ نابی شورتەکان هاتنە ناو لەنگەیش گوتیان بە دوو دوکانی حریقەشی بکردن ناوسان جەماعەت پێیان گوتن بە هەمووی بەدە یعنی معقول نەبوو ئەو خبرەوەی دابوونێ کە ئاگر دەکەوێتەوە دوکانی حریقەکتان هەبی بە هەمووی دەڕۆژ 15 ڕۆژ دەبێت دوکاندارانیان هەموو ئاگادار کردەوە زۆر سیر بوو یعنی سوبحان الله دەیدی سکەی سوبحان الله دەگو وحیان واتوو کە ئاگر دەکەوێت هێرە یعنی زۆر عەندیکە بوو ئارێ وەڵا دەهاتن ناو لەنگە دەگەڕان بە دوو دوکانی حریقەکتان هەبی یەکسەر 12 ڕۆژ پێش ئاگری گرت و جی شوایدا ئەمە چییە ئەوەی کە لێرە دەیبینم ئەوە تەنانەت کورسەکە دانیشتنمە کورسی دانیشتنە لێرە کورسی دانیشتنەوەی مای تێوە لە بۆ من لەو دوکانە ئەوە کورسەکەم ولا ئەلێرە دانیشتی بژێوی ژیانە پیا کرد ئارێ وەڵا ژیان ئارێ وەڵا بژێوی ژیانمان لە دوکانەی بۆ دوکانەش کە کرێتیش بووینە هەم کرێتی زەرمان بووە هەم ساحەب دوکانیشەوە لێرە دوو بەش یعنی سەتانەوەتی لەنگە وەرزام کرێتیە سەتانەوەتی لەنگەی کرێتیە ئارێ وەڵا دەستە خۆش بێ بەو هیوایان قەرەبووتان بۆ بکرێتەوە ئینشاءالله خۆی گەورە لەوەی باشترتان داتێ سەرچاوم زۆر کەسام هەموو ڕۆژێ هەیژین هاژین من ئەو کەسام هەموو ڕۆژێ یارمەتیمان دەدەن خانی دەکەن و بۆمان پاک دەکەنەوە بەڵام بەعکسەوە هەموو دوکانەکانە ڕوخاندووە ئەگەر لە دوکانەکە من دوور بوو عریق لێ بوو بەخوای لە سەزار دێ گوتم کاکە وەرە بیکوژن دەرێ ئاوم پێنی دەڵێن هۆکار شۆرتی کارەبێ بە قسە بەس کەس باوەڕ بە قسە ناکە شۆرتی کارەبێ سبەینی قایم قاماتیە هەندە قسەی پێبەی سەکانی هەمووی جێگومانە و باوەڕمان پێی نییە بە قسەکانی کورسی دانیشتنە لێرە کورسی دانیشتنەوەی مای تێوە لە بۆ من لەو دوکانە ئەوە کورسەکەم ولا هەیژین هاژین ژیانی ئەوە تاوە سەی پشتی خۆکەوە مردنە هەموو دەقە من سریەکەمە مرم من ئەمڕۆ کە لە ماڵ دەرچوومە چەند ساڵتە بڕواکەی احتیمالە پێت بڵێم ئەو من 4 ساڵە لە بازارە ڕەنجە کێشم بەیانی نەماڵەوە دەرچوومە کوڕەکەمەڵێ بۆ چۆسی تەڵێن باوەچم دوکانەکەم نەموتەوە باڵم سوێنکە لێم ناکرێ خاوەنینان لێم ناکرێ
دوکانی تۆ بە دیاری کراوێ هەمووشی دوکان حساب کە هەمووی دوکانی منە هەمووی برای منە هەمومان لێرە وەک برا دەژیان هەمومان بەخوا یەک دانەکەی بڵێ هەمووی خاوەنی 20,000 ناردنیانێ سنەماڵک داخلەمانەوە دەمانفرۆش سبەی داهاتینەوە ئیشکەین بۆ پارێ ئەوە بۆتر هەمووی ماڵی سوتاوەتر خوا ڕەحمیان لێ بکات و نازانم بەس مەمنونی حکومەت دەبم ئەگە بۆ ئەو خەڵکانی کە لێرەمەن من دەریان کەنە کەمپێکیان بۆ بکەنەوە بیان سووتێنین وەکو ئەو شتانە باشترێکەوە خەڵکەکە بسووتێن باشترێکە چکە لەوە سووتان ترچی بابێ یارمەتیمان دەدێ بزانام کامەیانێت ناڵێن کوڕی ئێمە باوکیەوەین بابێ داواکاری چێ لە حکوومەت کاریمەوەیە بمان سووتێننەوە خەڵکەش هەموو بسووتێنە ئەوە تاوە سێ پشتی خۆکەوە مردنە هەموو دەقە من سێرەکە مەمرم من ئەمڕۆ کە لە ماڵ دەرچوومانجی چەند ساڵتە بڕواکەی احتیمالە پێت بڵم ئەو من 4 ساڵە لە بازارە ڕەنجە کێشم بەیانی نەماڵەوە دەرچوومە کوڕەکە مەڵێ بۆ چوە چی تەڵێن باوەچم دوکانەکەمەوە نەموتەوە ماڵم سووتێنراوە ئەوەتر هەمووشی دەبینێ وەزعمانچی احتیمال هەندێکی کەش بێن کاکە بۆ قسانە کورداسە چی پێ بڵم هەرەوەن دەمانێت تاو هەوڵای خۆیانەکەین هیوامان وایە قەرەبووتان بۆ بکرێتەوە بە باشترین شێوە بەس چاوی سێری ئەو خەڵکە بکەن کە کەس لەوە زیاتر نەسووتێنرێ کە ماڵی ئێمە سووتە ماڵی کە بازاریش کە نەسووتێ بعد جێگایکی ئەو ڕاقیانەمان دەوێت کەوا ئەڵێن ئێمە بۆتان با بزانن ئەوانە بە جوانترین شێوە دروست کراون بە بێمە شتێ بکەن کۆتا پەیامەت کۆتا داواکاری چیە لە داواکاری من ئەوێ بەعقەد حکومەت هاوکارێکی ئەو خەڵکەی بکە یعنی بەڕاستی ئەو میلەتە بە هەزاران دەفتەر لەو بازاڕی زەرری پێکرد هەمووی ماڵی ئەو فەقیر و فقارە بەڕاستی یعنی هاوکارێکی ئەو میلەتەی بکات ڕێگا بدە بە شتەکان هاوکاریمان بکات لەومان خاین کاتەوە خۆمان سای بکەینەوە وەکو وزارم بکەینەوە سەسیکە هیچ تەنگەرێکمان بۆ دروست ناکابرێ ها ئەمە خۆی ڕاستە ملکی بەلەدیە بەس بەعقەد ئەم بازاڕەش بەخێر نەدراتە ئەو میلەتە ئەوە تەحویزە وەرگیراوە خەڵک لە بازاڕی نیشتیمان بوو دوکانی هەبوو لەوە مقابلی ئێرە دوکانی وەرگرتووە خێر پێکردن نییە ئێوە کاتتان تەواو بوو کاتتان تەواو بوو لەو دوکانانەی وەکو بەشێک لە خەڵک باسی دەکە دەڵێ کاتیان تەواو بوو چۆڵیان نەکرد هیچ شتیواتان وەکو ساحب دوکان بواتەوە خۆی حکومەت لە شەرکات شارەوانی ئەوەی کرد وتیکاکە ئێمە 10 ساڵی دیبۆتان نوێ دەکەینەوە فەرمو ئۆلافتەی شارەوانیش مەوجودە لە دیواری مزگەفتێ درایە ئەوان گوتیان 10 ساڵ بۆتان نوێ ئەەکەینەوەی هیچ یعنی ئەوە چیان نەبوورێ کاتتان تەواو نەبوو کاتی بەخۆی هەموو ئەوەی بەلەدەی مساتە عقدا عقد تەواوی عقدی بۆ نوێ کاتەوە ئەوێ یان هیچ شوێنیشان بۆ ئێمە دیار نەکرد بۆ برێ وڵا کاکە وەرە تۆ بڕۆ بدبینە شوێنێککە ئەزیزانم ئەوی گوێبستی بوون هەم ئەو چیرۆکانە بوو چیرۆکی خاوەن دوکانانی لەنگە بوو چیرۆکی ئەو کەسانە بوو کە زەرمەند بووبوون لە ئاگری 25 دەی 2010 لە لەنگە خۆشویستانم حەزم لێ تەسمیمێکی لەنگەتان پێشاندەم ئەوەی کە ئێستا ئێمە لە سەری وەستاوینەوە شەقامی 100 مەتریە کە لەنگە لێرەوە دەست پێ دەکات تاوەکو ئەگەر کامێراوانەکەم هاوکارم بێ شەقامی 40 مەتری کە دەکەوێتە ئەو دیوی لەنگەوە هەن لە کامێراکە و لە زوومی کامێراکانەوە دیارە لە 100 مەتری و ئاگرەکە تەستی پێکردووە تاوەکو 40 مەتری لەنگەیەکە کە لە بازارە هەرە فراوانەکانی شاری هەولێر و کە بە بازاڕی فەقیران ناسرایە زیاتر هەژار و کەم دەرامەتان لێرە پێداویستەکانی ماڵیان دابین دەکەن وە چەندین کەس لێرانە ئەوە حسای کە من وەرم گرتووە نزیک 1000 کەس لێرە بەس بژێوی ژیان و عایلەی پێیاکە ئەگەر کامێراوانەکەم دەستی لای ڕاستمانیش بگرێت لەنگە لە 100 مەتریەوە لە دەستی ڕاستەوە نزیک نەخۆشخانەی ڕزگاریەوە دەست پێ دەکات تاوەکو 40 مەتری سیرکەنەمە هەر هەمووی نزیک دوکانەکان سەتان و هەتی سوتاوە تەنها دوو ریزە دوکان ماوە کە ئەو ریزەی ڕێک دەکەوێتە بەرامبەر سەتی و ئەو ریزەی دەکەوێتە ئەو بەری جۆتسایدی 40 مەتری تەنها دوو ریزە دوکانماوە ئەوەی دی باقی هەر هەموو دوکانەکان شتێنرا و زەرمەندێکی زۆر زۆریان پێکەوتووە تاوان بەوە حسایی کە ئێمە لە بەرنامەکە کۆمان کردەوە لایەنی پەیوەندیداریشمان وەرگرت هیچ کەسێک لەم دوکانانە لە دەفتەرێ دۆلار کەمتر زیانی بەر نەکەوتووە تا بگاتە 15 دەفتەر و 16 دەفتەر کەسێکم وەرگروتی خاوەن 4 دوکانم و لەگەڵ یەک مەغزان نزیک سەر و 20 دەفتەری وەرگرت بوو هەموو ئەو کەسانە نەیانتوانی بۆ مایکەکەمان قسە بکەن لەبەر خەمباری و لەبەر حاڵ وەزعی دەرونیان کە لە حاڵێکی زۆر ناخۆشدا بوو نەیانتوانێت لە ڕێگای مایکەکە قسە بکەن بەڵام کەسێکی ترم وەرگروتی وەڵاهی ئێمە 4 براین لەگەڵ باوکم کاکا 5 کەس لێرە بژێوی ژیان یەک نەک عایلە بەڵکو عایلەیەکی زۆر گەورەمان دابین دەکرد بەڵام هەمومان ئێستا لە نێو دوکانەکەمان دانیشتوین و بە خەمباری و وتی هەموو شەوەیە خەوتم و بەیانیان چاوەڕی بەیانمە کرد هەڵسم دەڕابی دوکانەکە مەڵدەمەوە بژێوی ژیان و پارەیەکی حەڵال پێیاکەم بەڵام ئەمڕۆ نەشەو خەوم لێکەتووە نەکە هاتووم لە بەیانیان دەڕابی دوکانەکەم مابەوە سەری هەڵدەم بەڵکو دەڕابی دوکانەکەم کۆتایی پێات بوو ئەوەی جێگای نیگەرانیە کە دوکانداران زۆر بەوە نیگەرانن
هیوایان بەوە نییە کە دووبارە دوکانەکانیان نوێژەم بکرێتەوە لەوە ئەترسن وەکو ساڵانی ڕابردووکە لە نیشتیمان بوون کەمپیان گوازراوە و کەمپێکی جیان بۆ بازاڕی لەنگە کراوە لێرە گواستویانەوەەوە دەڵێن ئێستا کەش ترسی ئەوەیان هەیە کە کۆمەڵی بەرپرس تەماعیان لەم شوێنەی بازاڕی فەقیران دابێت و ئاگریان تێبەردابێت وە دووبارە بۆیان نوێژە نەکردنەوە ئەوە ترسی سەرەکی ئەوانە من پەیامی هاوڵاتیانم بۆ ئێوەی خۆشەویست گواستەوە پەیامی دوکانداران و کەسانەی کە زەرمەند بوون بەو هیواین ئێمە لە کۆتایی بەرنامەکە دەڵێن بەو هیواین کە قەرەبوویان بکرێتەوە و دووبارە ئەوان هیوایەکی تریان پێبەخشێتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هیوامان وایە ئەو گەنجە بێ هیوایانەی کە تازە ژیانی هاوسەریان پێکێناوە و بەتەما بوون لێرە ژیانی چەند ساڵی هاوسەرەکانیان دابین بکەن بتوانن دووبارە دەست بە ئیشکەنەوە وەکو ئەو گەنجە بێ هیوانە بن کە بەڕاستی و قسەیە کاریگەری تێکردموتی داوا لە حکوومەت دەکەم و کەمپێکمان بۆ دروست بکەن و لەو کەمپەیە هەموو خاوەن دوکانەکان کۆکەن و ئاگرێکیان تێبەردەن بەڕاستیم قسەیە زۆر کاریگەری تێکردم لە بەرنامەکە هیوام وایە گەنجانی هەولێر کاسبکارانی هەولێر ئەوانە بێ هیوا نەکرێن ئەڵقەی جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بە ئێوەی خۆشەوی شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ لم